ئەو پزیشکەی خۆی نمونەی لە خۆی وەرگرت. جێری لین لینسن پزیشکێکی ئەمریکی بوو کە لە ساڵی 1998 لە وێستگەی ئەمۆندسن سکۆت دامەزراو. پێویست بوو بۆ ماوەی 1 ساڵ وەک تاکە پزیشک لەگەڵ تیمێکی پزیشکی کاتی لە جەمسەری باشووردا لەو وێستگەیە بمێنێتەوە. لە سەرەتای مانگی ئازاری ساڵی 1999 دکتۆر جێری نیلسن لە مەمکی ڕاستیدا گرەیەکی دۆزیەوە. دوای ڕاوێژکردن بە پزیشکەکانی ئەمریکا لە ڕێگەی ئیمێڵ و ڤیدیۆی کۆنفرانسەوە ئەو بۆ خۆی بایۆپسی وەرگرتنی نمونەی لە گرێەکەی مەمکی خۆی ئەنجامدا. بەڵام بێ ئەنجام بوون چونکە ئەو مادانەی کە بەکاری هێنابوون لە شوێنەکە زۆر کۆن بوو. دیار نەبوو کە ئایا شێرپەنجەیە یاخود نا. بۆ ئەوەی بەوردی دیاری بکرێلەوەی توش بووە بڕیاردرا فڕۆکەیەکی سەربازی بنێرن بۆ وێستگەی ئەمۆندسن سکۆت کە دەرمان و کۆمەڵێک پێداویستی نوێی پێبوو کە پێویست بوو بگەێنرێتە پزیشکەکە بۆ دووبارە وەرگرتنەوەی نمونە. بە بەکارهێنانی پێداویستیە نوێەکان ئەو بایۆپسیکی دیکەی ئەنجامدا نێردرا بۆ ئەمریکا. پاشان ئەنجامەکان دەرکەوتن خانەکان شێرپەنجەیین. بۆیە بڕیاردرا بە یارمەتی تیمە پزیشکیە کاتیەکەی دەستی کرد بە وەرگرتنی چارەسەری کیمیایی. لە مانگی دەدا تیمێکی فڕۆکەوانی نێردران بۆ هێنانەوەی جێری لین لینسن. دوای ئەوەی گەڕایەوە ئەمریکا نەشتەرگەری لابردنی مەمکی بۆ ئەنجامدرا. دواتر دکتۆرە جێری نیلسن بوو بە وتاربێژ و هەمیشە لە وتارەکانی باسی لەم چیرۆکە دەکرد کە چۆن خۆی توانیوێتی بایۆپسی لە جەستەی خۆی وەربگرێت. هەروەها کتێبێکی لەبارەی ئەو ئەزموونەی ژیانیەوە نووسی بە ناوی ئایسبۆند کە دواتر کرا بە فیلم.